کەمتر لە 2 مانگی ماوە بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لەو وادەیەی کە لەلایەن هێز و لایەنە سیاسیەکان بۆی دیاری کراوە جگە لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی هاوکات تا ئێستاش کۆدەنگی نیشتیمانی بۆ دروست نەکراوە و کاتەکەشی ڕۆژ بە ڕۆژ نزیکتر دەبێتەوە وتەبێژی سەرۆکایەتی هەرێمیش ڕایدەگەێنێت کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕانیش لەگەڵ ئەو پرسەدان بەڵام تێبینیان لەسەری هەیە و دەشڵێت لە داهاتوودا لەگەڵیان کۆ دەبنەوە. هەموو هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان خۆشبەختانە هەمویان لەگەڵ مافی چارەی خۆنووسینن چه ئەو هێز و لایەنە سیاسیانی کە هاتن بۆ کۆبوونەوەی حوتی شەش چه ئەو هێز و لایەنانی کە نەهاتنیش بۆ کۆبوونەوەکە هەر هەمویان لەگەڵ دیاریکردنی مافی چارەی خۆنووسین بۆ گەلی کوردستان بۆیە ئێمە پێمان وایە ئەم پرۆسەیە لەبەر ئەوەی یەک کەس نییە یەک حەزب نییە دەبێ هەمومان پێکەوە بین هەر لە کۆبوونەوەی حوتی شەش تەکلیف کرا برادرانی ئەوەی کە ئەو ئیتارە سیاسی کە پێ دەڵێن ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم تەکلیف کراوە لە چوارچێوەی ئەم ئەنجومەنە هەم پەرلەمان کارا بکرێت و هەم گفتوگۆش لەگەڵ ئەو لایەنە سیاسیانە بکرێت ئێستا خۆشبەختانە لایەنە سیاسیەکانی نە ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم لەگەڵ ئەو لایەنە سیاسیانەش خەریکن قسە دەکەن و ئاسۆکانی چارەسەرکردنی کێشە سیاسیەکان لەگەڵ لایەنە سیاسیەکان وەروە بۆ تەفعیلکردنی پەرلەمان ئاسۆکان ڕۆنن. ڕیفراندۆم ئەگەرچی پرسێکە سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان خۆی بە خاوەنی دەزانن و زۆر بەشیان پرۆژەی تایبەت بەو پرسیان هەیە بەڵام بڕیاردان لەلایەن هێزێک یاخود چەند هێزێک بەبێ ڕاوێژی لایەنەکانی تر ناکۆچی قوڵتر کردووە. مامۆستایەکی زانکۆش دەڵێت ڕیفراندۆم مافێکی سروشتی هەموو گەلێکە و دەبێت گەل بڕیاری لەسەر بدات. ڕیفراندۆم پێویستی بە 3 فاکتەر هەیە. فاکتەری یەکەم ئەوەیە لە ڕووی سیاسیەوە ئاعترافێک هەبێ بەوەی کە تۆ بڵێن کیانێکی سیاسی نەتەوەیەکت هەیە جیاوازیەکت هەیە لەگەڵ گەلێکی دیکە ئەوە یەکەم فاکتەر. فاکتەری دووەم ئەوەیە تۆ دەبێ تەمیزێکت بەرامبەر بکرێ یان عنسوریەتێک بەرامبرت بکرێ چەوسانەوەیەکت بەرامبەر بکرێ ئەنجا دەتوانی تۆ ئەو مافە وەرگری. سێەم شتیش ئەوەیە تۆ لە ئیتاری نێودوڵەتی ئەوەیە متغیراتێک هەبێ لە ناوچەکەدا یعنی تەمەشا دەکەین ئەو متغیراتە نێودوڵەتی ئەو گۆڕانکاریانەی کە هەیە لە ناوچەکەدا. لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم کە کۆمەڵ و گۆڕان بەشداریان تێدا نەکرد بڕیاردرا شاندێک سەردانی بەغداد و پاشانیش وڵاتانی دراوسێ و ئەوروپا بکەن بۆ وتوێژی زیاتر لەسەر ئەو پرۆسەیە بەڵام شارەزایان پێیان وایە ئەو لایەنانەی کە بڕیاری ڕیفراندۆمیان داوە پەلەیان کردووە و لەو ماوەکەمەشدا کە لە بەردەمیان ماوە هیچ کارێکیان بۆ بەرەو پێشبردننی پرۆسەکە نەناوە. ئەو لایەنانەش کە تێبینیان لەسەر پرۆسەکە هەیە پێیان وایە دەبێت پێش ڕیفراندۆم شکۆی پەرلەمان و دام و دەستگاکان بگەڕێندرێتەوە و کێشەکان چارەسەر بکرێن. ئاراس عەزیز کەناڵی پێیام هەولێر.